سەبارەت بە ئەو قوتابخانەی کە کراوە بە خوێندنی سیستەمی ئینگلیزی دە قوتابخانە لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتە کراوە، هەشت لە قۆناغی یەکە و دوانیشمان هەیە بۆ قۆناغی حەوت کچانێک و کوڕانێک. لەبەر ویستی خەڵک کە مناڵەکانیان حەزەکەن بکرێنە ئەو مەکتەبانەی کە بە ئینگلیزیە خوێندرێ، بەڕاستەکەی ئێمە لەم سنوورەدا دوو قوتابخانەمان هەیە، کۆمەڵگەی پەروەردەیی و قوتابخانەی ڕۆز. بینیمان خەڵکەکە زۆر بە پەرۆشە بە ئەو قوتابخانانە داوامان کرد کە هەوڵێ بین کە ئەم ژمارەیان زیاد بکرێ. خۆشبەختانە لە وەزارەتەوە موافقەت کراوە کە بۆ سەر هەموو ئاسیام و کوردستان وە کراوە بە سیستەمی ئینگلیزی، بەڵام ئەم سیستەمە تەنها بە وانەی زانست و بیرکاریە، وانەکانی ترکە کۆمەڵایەتی ئەم دەرسانێکی بە کوردی خوێندرێ، کەواتە قوتابی زمانی دایکی ئەپارێزێ. بەڵام ئێمە لێرەدا کێشەمان هەیە لەبەر ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە قوتابیان ڕوەکەنە ئەو قوتابخانانە و بەڕاستی لە ساڵی یەکەمدا لەو ژمارە زیاتر ناتوانین ئێمە بکەین بە ئینگلیزی لەبەر ئەوەی کە پێویستی بە مامۆستا هەیە کە خول ببینێ. لەم کاتەدا دەتوانین تەنها لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتە دە قوتابخانە کە مامۆستاکانیان خولیان پێبینین لەبەر ئەوەی کە خولێک ئەبینن بە ماوەی 45 ڕۆژ لەبەر ئەوەی کە وانەوتنەوە زمانی ئینگلیزی لە ئەو مامۆستا بەڕێزانە نامۆیە، لەبەرەوە پێویستەکە ئەو خولە ببینن و ئەم ینی بڵێن ئامادەکاریکی باشی ئەوی قوتابخانە هەر ئاوا ناکرێ بە ئینگلیزی، لەبەر ئەوەی ئێمە تەنها دە قوتابخانە ئەتوانین، بەڵام ویستی خەڵک زۆرترەوە مێدەوارین تا چەند بتوانین کە بەدەنگ ئەو کەسوکاری قوتابیانەوە بچین.